تووشینەوەکان دەریان خستووە لە ئافرەتە یەکێک تووشی ئەم حاڵەتە دەبێت. چارەخوا سەردانی پزیشک دەکات دەڵێت دکتۆر نان کەم ئەخۆم بەڵام کێشیشم زیاد دەکات. ئەم حاڵەتە زۆر بڵاو بەڵام بەداخەوە تا ئێستاش لە ناو خەڵکدا بە تەواوەتی لی تێنەگەشتووە. سڵاوتان لێبێ ئەزیزان، باسی بابەتێکی زۆر گرنگتان بۆ دەکەم کۆنیشانی فرێکیسی هێلگەدان لە ناو خەڵکدا بڵاوە بە کیسی وردی هێلگەدان. یەکێکە لە باوترین نەخۆشە هۆرمۆنەکان لە ئافرەتاندا لە جیهاندا توێژینەوەکان دەریان خستووە لە دە ئافرەتە یەکێک ئەم حاڵەتی هەیە. هەرچەندە ئەم حاڵەتە زۆر بڵاوە بەڵام بەداخەوە زۆربەی خەڵک بە تەواوەتی لێ تێنەگەشتن، چونکە تەنها پێک نەهاتووە لە تێکچوونی سوڕی مانگانە، بەڵکو حاڵەتێکی ئاڵۆزی هۆرمۆنیە، کاریگەری زۆری لەسەر لایەنی جەستەی ژیانی خانمان هەیە لە پرۆسەی وەرگرتنی خۆراک مێتابۆلیزم بۆ لایەنی نەزۆکی و مەترسیەکانی کێشەی دڵش زیاد دەکات. هۆکارەکانی ئەم کۆنیشانەیە بە تەواوەتی نەزانراون، بەڵام چەند هۆکارێکان کاریگەریان هەیە لە زیادکردنی کیسی وردی هێلگەدان. یەکێک لەوانە زیادبوونی هۆرمۆنی ئەندرۆجینە، هەروەها بربەسکردنی هۆرمۆنی ئینسۆلین کە لێرەدا کاریگەری هەیە لەسەر پرۆسی جەستی وەرگرتنی خۆراک مێتابۆلیزم. چارەخوا سەردانی پزیشک دەکات دەڵێت دکتۆر نان کەم دەخۆم بەڵام کێشم زیاد دەکات. ئەمە هۆکارەکەی لێرەدا ئەوەیە کە پەنکریاس بە شێوەیەکی تەندروست هۆرمۆنی ئینسۆلین دروست دەکات، بەڵام لەش ناتوانێت بە شێوەیەکی ڕێک بەکاری بێنێت، بۆیە دەبێتە هۆی زیادبوونی کێشەی جەستەی و هەروەها زیادبوونی کێشە هۆرمۆنەکانی و دواتریش کێشەکانی دڵ. یەکێکی تر لە هۆکارەکان بۆ ماوەیە، واتە ئەگەر لە دایک ئەگوازرێتەوە بۆ کچیان بۆ خۆشک بۆ شێوازی دەستنیشانکردنی ئەم کۆنیشایان لەلایەن کۆمەڵە جیهانەکانی پزیشکی ژنان و منداڵبوون دانراوە. کاتێک بە چارەخوازێک دەوترێ PCOS ئەگەر دوو لەم سێ خاڵی تیاابێ، یەکەمیان تێکچوونی سوڕی مانگانە. لێرەدا چارەخواز هیچ سوڕێکی مانگانی نابێت، واتە نەبوونی پیرەت ئەو کەمبوونی سوڕی مانگانە ئەو مۆفرێکیۆن پێرێت، یعنی زۆر تیای دەمێنێتەوە. یەکێکی کە لە نیشانەکانی زیادبوونی هۆرمۆنی ئەندرۆجین لە ڕێگەی تێستەوە بە خوێن دەکرێت. ئەم هۆرمۆنە لەباری ئاساییدا لە خانماندا کەمە، لە پیاواندا زۆرە، بۆیە زیادبوونی ئەم هۆرمۆنە دەبێتە هۆی زیادبوونی زیبکە کە زۆر بە ناڕەحەت چارەسەر دەکرێت، زیادبوونی مووی جەستەی و هەروە دەنگبوونی قژی. هەروەها لە ڕێگەی سۆنەرەوە چەند شتێکمان بۆ دیاری دەکرێت، ئەویش گەورەبوونی هێلکەدان و زۆربوونی کیس لە بری هێلکۆکە. لێرەدا گرنگە بزانین کە هیچ چارەخوازێک هەرسێ خاڵەکەی تێدا بەدی ناکرێت، بۆیە پزیشکی پسپۆرت دەبێت زۆر بە هۆشیاریەوە حاڵەتەکە دەستنیشان بکات. بە چارەسەرکردنی ئەم کۆنیشانەیە تەندروستکردنی شێوازی ژیان لە چارەسەرکردن پێویسترا، واتە ئەگەر چارەخواز زیادبوونی کێشی هەبوو بە دابەزاندنی کێش و هەروەها زیادکردنی جوڵە و پزیشکی پسپۆر دەرمان دەدات بە نەخۆش بە پێی دیاریکردنی حاڵەتەکە، واتە ئەگەر چارەخواز کێشەی مشکیلەی تێکچوونی سوڕی مانگانەی هەبوو یان زیادبوونی زیبکە یان زیادبوونی و بەپێ حاڵەتەکە دیاری دەکرێت. یەخود ئەگەر کێشەی نەزۆکی هەبوو دەبێت ئەو دەرمانانی پێ بدرێت بۆ دابەزاندنی هێلکە لە هێلکەدان. هەروەها دەرمانی شەکرە بەکارێت بۆ ئەو حاڵەتانەی بۆ بربەسکردنی هۆرمۆنی ئینسۆلین. سمارت وەرچەرخانە.